وەک لای هەمومان ئاشکرایە هەواڵی کۆچ کردووە. کوڕی یەکێک لە بنەماڵە هەڵە تێکۆشەر و قوربانی لالەکانی کە زۆریان بەخشی بە گەلەکەیاندا لە شۆڕشی ئەیلول و دواترین لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری سەرەکی بوون لەو پێناوەدا 5 برای شەهید و خودی مام عەلی باوشیان لە ئاوارەی لە ئێران سەری نایەوە کە لە پیاوە هەرە جوامێر و دڵسۆزەکانی ئەم میلەتە بوون. ئەم خانەوادە سەربەرزە لە پێناو ئازادی و سەرفرازی خەڵک و خاکی کوردستان زۆر جار تووشی چەرمەسەری و دەربەدەری سەختی ژیان بوونەتەوە. هەرچی خودی مامۆستای کۆچ کردو هەیە یەکێک لە کەسە دیارەکانی گەرمیان بوو. لە هەڕەتی لاوێتیەوە تێکەڵ بە ڕێخستنەکانی یەکێتی بوو، بەڵکو هەر خۆی سبەرپرس و ڕێخەری یەکەمی ڕێخستنەکانی یەکێتی کۆمەڵە بوو لە سنووری قەزای خورمات و دواتریش کادیرێکی هەرسوڕا و دیار و وشیاری نێو ڕێخستنەکان و هێزی پێشمەرگە بوو. لە سەردەستی ئەم پیاوە بە سەلیقە و جوامێرە بە سەدان کادیر و پێشمەرگە پێگەیشت و پەروەردە بوون. جگە لەمەش مامۆستای کرام خاوەن کەسایەتێکی دەگمەن و دڵسۆز و خۆڕاگر و خاوە ناستێکی بەرزی ڕۆشنبیری و وشیاری سیاسی بوو.